ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنمەی ڕاڤە گفتوگۆکردنە بێ لەبارەی پێچەنانی حکوومەتی نوێی عێراق و چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغداد یاخود بڵێن چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک میران عوسمان ڕاوێژکاری یاسایی. کاک میران بەخێر بیت و خۆشحاڵی. زۆر سپاس کاک سەربەست. کاک میران ئەوەی کە لە واقعی سیاسی عێراقی خوێنینەوە حکوومەتی عێراقی لە دوای هەڵبژاردنەکان یان هەڵبژاردنە پێشوەختەکانی عێراق بەڵام بە درەنگوەختەوە دوای یەک ساڵ لەو هەڵبژاردنانە جۆرێک لەوە هەیە کە پرۆسی سیاسی لە عێراق دووبارە سەر پێ بکەوێتەوە. سەر کۆماری عێراق هەڵبژێردرا و زۆرینەی لیستە کوردیەکان ڕەزامەندیان هەبوو لەسەر کاندیدێک و ئەو کاندیدا بوو بە نوێنەری خەڵکی کوردستان لە سەرۆکایەتی کۆماری عێراق و لە کۆتاییشا وەک سەرۆکۆماری عێراق دەست بەکار بوو. ئێستا گفتوگۆیەکی سڕوپڕ هەیە لە پێکهێنانی حکوومەتی عێراقی سەرباریەوەی کە هێشتا لە نێو ماڵی شیعیە لە نێو ماڵی شیعی سونیە کێشە و ململانەیەکی زۆر هەیە لەسەر پۆستە وەزاریەکان لەسەر پۆستە سیادی وەزاریەکان لەوەی کە هێشتا لایەن سیاسەکان نەگەشتون دەرەنجامێک بەڵام ئەوەی کە تا ڕادێک وازەحەوەیە کە هەرێمی کوردستان جۆرێک لە خیتابێکی یەکگرتووی هەیە لە کاتی ئێستاە و هێزوو لایەنە سیاسەکان تەرکیزەکەن لەسەرەوەی کە هەرێمی کوردستان بە وەرەقەیەکی هاوبەش بچێتە بەغداد و بەشداری حکوومەتی عێراقی بکە بە تایبەتیشکردنەوەی گرێکوێرەی سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ کورد تا ڕادەیەکی باش بە خێر شکاوەتەوە. پێم خۆشە دیدی جەنابەت بزانم لەوەی کە هەرێمی کوردستان لەم قۆناغەیە کە قۆناغی پێچێنانی حکوومەتی عێراقیە بە کامە خەیاڵ و ئەندێشەوە یان بە کامە داخوازیەوە بەشداری لە حکوومەتە بکە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە کاک سەربەست. ئەڵبەتە جەناب دەزانی کاتێک کە ئێمە باسی عێراق دەکەین باسی جوگرافیایەک دەکەین کە تێیدا هەمیشە ئەو لایەنێک لە پێگەێنەرەکانی با بڵێین دەسەڵات لەم وڵاتەیە هەمیشە پێی وایە کە هەموو ڕاستیەکان لای ئەوە و هەمیشە بە زەبری هێز دەیەوێ لایەنەکانی کە پاسیف بکە و هەمیشە بۆ عەقڵێتەوە سێر دەکات کە دەبێت لایەنە بچووکەکان تەنها خازەع بن و تەنها کوڕنوژبەر بن و تەنها لایەنێک بن کە وەکو کەمینە تەماشایان بکە. بە جۆرێکی تر با بڵێین ئەو لایەنە عەرەبیانەی کە لە ناو ساحەی سیاسی ئەمڕۆی عێراقدا هەن لایەنێکن کە ئەگەر بڵێن لە کورتیکەینەوە لە ناو شیعە و سونەدا هەمیشە پێیان وایە کە شیعە و سونە ئەگەر وەکو مەزهەبگەرایی سێریکە یاخود وەکو ئەوە سێری بکەی کە هەردووشیان لە کۆمەڵێک خاڵدا ناکۆک بن هەمیشە لەوەدا کۆکن کە ئەمان عەرەبن و پشت دەبەستن بە ئەو تراژیدی ئەو با بڵێن ئەو پاشخانە ناسیۆنالیستیی کە هەمیشە پێیان وایە کە دەبێت لایەنەکانی کە کووردە مەسەلەن کە میلایەتەکانی کە ئەکتر تورکمانە هەر با بڵێن عەقەلیەیەشیکەیە هەمیشە بە چاویەوە سێر دەکەن کە ئەمان هێزن و ئەوان دەبێت دائیم با بڵێن دەرەجە دوو بن و ئەم عەقڵێتە با بڵێن لە سەرەتای دروستبوونی عێراقەوە کە ئەو جوگرافیایی کە لە 1920 کە دادەمەزرێ و بەو شێوازە هەتا ئێستا ئەو عەقڵێتە هەستی پێ دەکرێت. ئەمەش بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان هەتاکو یەکێک لە نووسەرەکانی وەکو فالە عەبدوزەبار کە باس لەوە دەکات کەسایەتی عێراق بۆ خۆی کەسایەتیە کە هەمیشە پێی وایە کە هێز و با بڵێن هەموو شتەکان بە هێزێک لای دەکاتەوە هەمیشە پێی وایە کە کامە زۆرترینی هەبوو دەبێت هەموو گەرەکان لای ئەو بێ و هەموو خیارەکان لای ئەو بێ و دەبێت ئەو حکومەت پێک بهێنێ و دەبێت ئەو هێزی هەبێ و دەبێت ئەو دەسەڵاتی هەبێ و تا دوای و تا بودجەی هەبێ و لایەنەکانی کە بە هەمان شێوە لەو چەند کتێبەی کە هەیەی جەنابەت باش دەزانیت کە هەمیشە باسی دیموکراسیەتی مستەحیلە دەکات کە لە عێراقدا بوونی هەیە. ئەمە وەکو پێشەکیەک باسی و جوگرافیەمان کرد کە عێراقی تێدا هەیە. هەڵبەتە لەمەوە باز لە کوردستان بکەین هەڵبەتە کورد بە دەرەجە یەک پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە لە 2003ەوە بە بەشداریکردنی لەو کابینەیەک لە دواییەکانەی کە با بڵێن ئەو خیارەتانی کە تاقی کردوێتەوە تاکوی ئێستا بە سونەوە بە شیعەوە بە هەموو ئەگەرەکانەوە بە کەسانی سەربەخۆ تاکو ئێستا نەیتوانیوە لایەنێک زەمانەتێک بەدەست بێنێ کە ئەم لایەنە دڵخۆشکەر بێ بۆ کورد و خواستەکانی کورد بەدی بێنێ. تا ئێستا ئێمە کێشەی هەڵپێسەراوی زۆر گرنگمان هەیە لە مادە دەستووریەکاندا هەمانە
با بڵین ناوچی ئەو ناوچانی کە دەروی ئیداری هەرێم تاکو ئێستا کێشەی زۆر گەورەی با بڵین ئەو ناوچانەمان هەیە، کێشەی مەسەلەن بودجەی هەرێمی کوردستانمان هەیە، کێشەی پێشمەرگەمان هەیە، کێشەی نەوتمان هەیە کە تاکو ئێستا بە یاسایەک ڕێک نەخراوە. کەواتە هەمیشە ئەم عەقڵێتە ڕەنگی داوەتەوە لە ناو پەرلەمانێکدا کە باڵانسی هێز هەمیشە بریتی بۆ لە عەرەبەکان و دەڵێن عەرەبەکان بە شیعە و بە سوننەوە. هەمیشە کورد لەوێدا با بڵێن داواکار بووە، کەسێک نەبووە کە با بڵێن پرۆژە یاساکانی بە شێوازێک بێ کە بتوانێت جێبەجێ بکات. جەناب دەزانی پەرلەمانێک هەیە کە پەرلەمانەکەیەک لایکەرەوەیە بۆ هەموو ئەو پرۆژە یاسایانی کە تەڕح دەکرێەوە جێبەجێ. ئەگە چی لایەنەکانی کوردی زۆر جار هەوڵیشان دابێت کە پرۆژە یاساک لە مەسلحەتی کوردستان بێ و لە مەسلحەتی خەڵکی کوردستان بێ جێبەجێ بکەن، بەڵام سێر دەکەی لە دەرەنجامدا لەوێدا تعنی لێ دەدرێەوە پرۆژەکە نابێتە یاسا و دەنجی لەسەر نادرێت. کاگیران جەنابەت ئاماژە بۆ کردکاڵەی کورد هەمیشە داواکارە لە کاتێکە کورد کە چێ بە بەشداریەکە بە خەیاڵی هەڵبەشیکردن بەشداریەکە بە خەیاڵیەوەی کە کورد و عەرەب و کەمایەتەکانی تریژ مرۆڤێکی پلەیەک بن لە عێراقا و داخوازیەکانن بەپێی دەستور جێبەجێ کرێ. باوەڕ دوایە ئەم حکوومەتەی نوێ ئەکرێ لاپەڕێکی نوێ بێ لە نێوان کورد و عەرەبی، سوننە و شیعە و تورکمان و مەسیحی و پێکاتەکانی تری عێراقا، یعنی ئەکرێت ئەم حکوومەتە نوێیە کورجارێکی تر بۆ ڕۆحی هاوبەشیکردنە بەشداری کات. کێشەکە لەوە هەموو ئەو کەسانی کە لە بیدایەتی پرۆژەکەیان پرۆژێکی جوانیان هەیە. ئێمە لە یاسادا لە فەلسفەی یاسادا شتێکمان هەیە کە دەقەکان زۆر جوانن، بەڵام جێبەجێکردنەکانیان جوانین. یعنی دەقەکان وەکو پرۆژە، وەکو پرۆپۆزل، وەکو ئامادەکاری، وەکوەوەی کە لە کتێبا هەیە، وەکوەوەی کە بەرنامە ڕوئیا دێ بۆ ئەوەی کە چی جێبەجێ دەکەی، بەڵام دواتر لە ئەرزی واقعدا دەبینیت کە ئەم خەیاڵاتانەی کە کورد هەیەی سەرنجام جێبەجێ نابێ. ئەگەر ئەو حکومەتی کە ئێستا بازی دەکەین بە سەرۆکایەتی ئەم بەڕێزەی کە ئێستا هاتوۆتە محەممەد شیع سوودانی کە دەیەوێت کابینەیەشی نوێی سربەخۆ دابنێ، ئەگەر بەم خەیاڵاتی کە ئەم دەیەوێت سەرجەم پێگاتەکان سەردانیان دەکاوە، لەگەڵیاندا دەدەین شێوە، لەگەڵیاندا گفتوگۆی جدی دەکاوە، بەرنامەدا دەنێ و تەنانەت کارگەیشتە ئەوەی کە سەردانیکردنی ماڵانی لێ بکەوێتەوە بۆ ئەوی کە بگەنە ڕێکەوتنێک، بگەنە ئەوەی کە سیغەیەکی تەوافقی باش دابمەزێن بۆ حکومەتێکی با بڵێن پێگاتی هەموو لایەنەکان بێ، بەڵام حکومەتێکی نیشتیمانی بنکە فراوان با بڵێن بەمانایە لەماناکان. بەڵام ئەمە وەکو نووسین هەیە، وەکو پرۆپۆزل، وەکو بەرچاو، بەڵام یەک کێشەمان هەیە لە کەسایەتی عێراقیدا. ئەم کەسایەتیانە کە پۆز وەردەگرن و دەچنە دەسەڵاتەوە بەداخەوە، یعنی ڕەنگە بەو ئەجێندایە یاخود با بڵێن بیریان بکەوێتەوە کە ئەمان لەکوێوە هاتوون دیسانەوە بۆ عەقڵێتە سەیری کورد دەکەنەوە کە ئەمان عەقڵیان. بەڵام لێرەدا دەبێت کورد بەدیری هەبێ و دەبێت بزانێت کە چی دەکا و ئایا بەرنامەکانی خۆی ڕێک بخە پێشەوەی هیچ تەوافقێ بکە، پێشەوەی کە بچێتە ناو هیچ حکومەتێکەوە. کاک میران، ئەوەی کە جەنابەت دواسیەکەی سەبارەت بە جوانی دەقەکان و جێبەجێنەکردنی لە ئەرزی واقعە، حتا ئەمە بۆ دەستوری عێراقیش تا ڕادێکی زۆر ڕاستە کە لەوەی کە دەستورێکە تا ڕادێکی زۆر مڕوونەتی هەیە سەبارەت بە مافی پێکاتەکان، دەستورێکە ڕەچاوی حتا زمانی کوردی ینی لەبارەی فیدراڵی چۆنەتیدا بەشکردنی سەروەت لە عێراق، بەشداری پێکردنی پێکاتەکان، ینی دەستورەکە بە شێوەیەکی گشتی دەستورێکی جوانە، بەڵام لە ئەرزی واقعە کەمتر ئیلتیزامی پێوەکرێت و زۆر جاریش پێچەوانەکەی مامەڵاکرێ. بەڵام ئەوەی کە ئەبینین لە پێچینانی حکوومەتێکی نوێ، یعنی کورد بە زۆر لە جۆرەکان مادەمەوەی لە چوارچێوی عێراقا لەم قۆناغای ماوەتەوە محکومە بە بەشداریکردن لە حکوومەتەکانە. خوێندنەوە چی لەسەرەوەی کە کورد جارێکی تر ئەوێت معارەزە نەبێت و بەشدار بێت لەو حکوومەتە و پۆستە سیادەکانی خۆی بپارێزێ، لای کەم بۆ ئەوەی کە گەماروی زیاتری نەخرێتە سەر، لای کەم بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ئیستیحقاقاتانەی کە دەستور بە کوردی ڕاوی بینیوە جێبەجێکە. خوێنەوەی لەم بارەوە کورد هێشتا نەفەسی بەشداریکردنی هەیە. بەتەچی دەبێت خیارێکی تر لە بەردەمانیە بۆ بەشداری نەکردن، چکە بە هەموو بەشداری نەکردنێک دواتر
لە قاعی پەرلەمانە کۆمەڵی پرۆژەیە سەدەدەچێت بە غیابی کورد ولا تۆ مادەم لە چوارچێوەی عراقدای دەبێت ئاگاداربی لەو پرۆژە یاسایی یاخود لەو یاسانی کە دواتر دەردەچێت یاخود لەو حکوومەتی کە دواتر با بڵین تەنفیزی کارەکانی با بڵین پەرلەمان یاخود با بڵین ئەو سوڵتە تەشیعانە دەکا بەشداری نەکردن ئەگەرێکی زۆر خراپە و باوەڕیش ناکەم کە لە ئەجێندای کووردا هەبێت کە بەشداری نەکا بەڵکو بەشداری دەکا بەڵام بەشداریکردنەکە پێویستی بە کۆمەڵێک زەمانەتی هەم یاسایی هەیە و هەم دەستوری هەیە جەنابەت باسی زۆر بابەتێکی زۆر گرنگە کرد لە جێبەجێ نەکردنی دەقەکاندا دوو شێشەی زۆر سەرەکی هەیە لە مەسەلەی دەستوردا کە زمانە کە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە تاکو ئێستا مەسەلەی زمان لە ناوچەکانی بۆ نمونە کەرکووک لە مەحاکمەکانی کەرکووکدا بە هیچ شێوازێ زمانی کوردی بەکار نایەنرێ ئەگەر کتابێک جەنابەت پێویست بە کتابێک هەبێت کە بینێری بۆ ناوچەکانی بەغدا یاخود بۆ ناوچەکانی باڵین کەرکووک کە ئێستا بە حکمی واقعێکی سەپێنرا و کەرکووک دابڕێنراوە لە کوردستانی بوونی خۆی ئەگەر کتابێکی ئەگەر کتابێکی محاکمی کوردستانت هەبێ یاخود باڵین دادگاکانی کوردستانە هەبێ بیبێتە محکمەیەکی کەرکووک و کاری پێ ناکرێ هەتاکو عەرەبی نەکرێ لە کاتێکە ئەمە بەپێی دەستور پێشێرکردنی مافە دەستوریەکانی حکومەتی هەرێمی کوردستانە پێشێرکردنی با بڵێن تاشی کوردیە پێشێرکردنی دەستورە کە زمان بۆ خۆی کە باز لەوە دەکات زمانی سەرەکی بریتە لە زمانی عەرەبی و لە زمانی کوردی یەکێکی تر لە کێشە هەرە سەرەکیەکان بریتە لە مەسەلەی سنوور کاتێک کە تەجاوزی سنووری کوردستان دەکرێت بە دیار عەلەمی ئاشکرایمە جەناب دەزانی کە ڕۆژانە قەسفی ئەو ناوچانەی ئێمە دەکرێت کە وەکو ناوچەی کوردستانین لە منتیقی دووهۆگزاخۆ لە جێگاکانی کە هەتاکو لە کونەماسی هەتا لە هەموو جێگاکانی کە بەڵام سێرەکەی لێرەدا دەستورە لە یەک پارچەی خاشی عێراق دەبێت بپارێزرێ بەڵام سێرەکەی ئەم یەک پارچەیە لە جێی پرسیاردایە کاتێکە کە معاهدەیەک نابینی یاخود با بڵین ناڕزایەتیەک نابینی لەوەی کە ئەم دەسەڵاتی با بڵین ئەم دەسەڵاتی کە لە بەغدا هەیە بە شێوازێک لە شێوازەکان ڕەوزی هەموو ئەو با بڵین ئەو پێشێلکاریە خاچیانە بکە و پێشێلکارانەی سنوور بکە کە تەجاوز دەکرێتە سەر سنووری کوردستانی خۆ کوردستانیش ئەگەر بە دەستوری عێراقی بێ خۆ کوردستانیش بەشێکە لە خاچی عێراق یعنی هەرێمی کوردستانیش بەشێکە لە نەتەوەی عێراقی لەبەرەوە هەموو ئەم مەسائلانە بەڕاستی حبر عەلا وەرەقە وەکو عەرەب دەڵێ وەکو خۆیان دەڵێن بەمانایە لە ماناکان بە هەمان ئەو شێوازەیە کە پێشتر بینیومانە جەنابەت باسی ئەوەت کرد کە دەبێت کورد چی بکە بەڕێی من دەبێت کورد لەسەر کۆمەڵێک خاڵ زەمانەتی هەبێ و گرنگترین شت لە ئەساسدا بریتێ لە یەک ڕیزی ماڵی کورد بریتێ لەوەی کە کورد بە یەکتیم بچێتە بەغداوە بەداخۆ ئێستا دەیبینین کە تۆزێک کێشە هەیە لەسەر پشتی وزارەتەکانی ئەو چەند وزارەتی کە بۆ کورد دیاری کراوە ئەوەی کە تاکو ئێستا لە وزارەتەکانی کە بۆ کورد دیاری کراوێت چەند وەزارەتێکە لە ژینکە و داد و ژینگەوە ئاوادانکردنەوە ئەمانە کە تاکو ئێستا تاکو با بڵین ئەگەری علامیش بێت بەڵام دزەی کردو هەیە کە ئەمانە لە خیاردان بۆ کووردا بنرێن و لەگەڵ دەرەوەیە وەزارەتێکی سیادی کە وەزارەتی دەرەوەیە بەڵام بەداخەوە دەبینین کە لێرەشدا دیسانەوە لایەنە کوردیەکان خەریکە دەبێتە گرژی و ناکۆچی و لەوەشا زۆر متفقین کە بەداخەوە ئەمە دەبێت حل بکرێت پێشەوەی کە تۆ بچیتە ناو بەغداوە زۆر خراپە گەر بچیتە ناو کۆبوونەوەی سێشەمە بە نمونە بەڵام تۆ لەسەر ئەمانە ڕێنەکەوتبی لە ناو واقعی کوردستاندا تۆ لەسەر ئەم چەند وەزارەتە ڕێنەکەوتبی خراپە ئەگەر وزارەت ڕێک ئەگەر کابینەکەی حکومەت و محەممەد شیع سوودانی ئەگەر با بڵێن حکومەتەکەی پێک بهێنێ بەڵام کورد ئێشتا وزارەتەکانی با بڵێن یەکلایی نەکرد بێتەوە و ئەوە یەکلایی نەکرد بێتەوە کە چەند وەزارەت بەرێکێتی دەکەوێت و چەند وەزارەت بەر پارتی دەکەوێت لێرەدا یعنی ئەگەر بە ئیستحقاقی انتخابی بێ دەبێت یەکێتی نیشتیمانی بزانێت کە وزارەت با بڵێن پۆستی سەرۆکۆمار کە جەنابێت لە پێشێکی بەرنامەکەدا باسە کرد پۆستی سەرۆکۆماری بردووە دەبێت وەزارەتێکی گەی بەرکەوێت بەڵام لە ئێستادا ئەوەی کە خراپە و جۆمان لێ دەبێت ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی داوای دوو وەزارەت دەکات ئەمە دەبێتە کێشە و ململانێ وا دەکات سەرنجام حکومت پێک بێنرێ بەبێ بوونی کورد یاخود با بڵێن بابەتی ئیستحقاقاتی کورد کە بریتە لە وەرگرتنی ئەو چوار وەزارەتە دوا بخرێ بۆ ئەجەلێکی کە بۆ مەودایەکی کە ئەمەش دەکرێت لە با بڵین ئەمەش یەکێکە لە خیارەکان بەڵام ئەمە خیارێکی زۆر خراپە چکە دیسانەوە دەیسەلمێنینەوە کە کورتەبانیە تۆ بۆ حەزمە بچووکەوە دەچیتە بەغدایەکەوە کە ئەو حەزمە زۆرەی با بڵین دەوڵەتی یاسا و هاوپەیمانەتی فەتح و سادقون و ئەم هەموو
پێگاتە سەرچیە کە با بڵین پێگاتی شیعەکان کە لە ناو ئیتاری تەنسیقی و پێگاتی سونەکان لە ناو هاوپەیمانەتی سەروەری کە هەمویان پشتی زۆر گەورەیان بەرەکەوێت لە 38 کورسی و 30 کورسی و با بڵین 9 کورسی و کە هەمویان کورسیکی زۆری پەرلەمانیان هەیە بەڵام تۆ دەچیتە ئەوێ ئێشتا لەسەر 4 وەزارەت ڕێک نەکەوتووی لە کاتێکە ئەوان لەسەر وزارەتە زۆر گەورەکان ڕێکەوتون و لەسەر وزارەتە سیادەکان ڕێکەوتون کەواتە خیای یەکەم خاڵ بریتە لە یەک ڕیزی و تەبایی نێوماڵی کورد کامە زۆر گرنگە و دەبێت ئەو بابەتە بەڕێی من دەبێت لەم چەند ڕۆژەدا پێش کۆبوونەوەی سێشەمە کە بڕیار وایە پەرلەمانی عێراق ڕۆژی سێشەمە با بڵین مسادقەی کابینەی نوێی کابینەی محەممەد شیاع بکە دەبێت پێش ئەو وادەیە کورد ڕێکەوت بێت لەسەر ئەم پرسانە و پرسەکانی یەکلایی کرد بێتەوە کاگمیرانەوە جەناب باسیەکەی بۆ نمونەی من لە ساڵی ڕابردوش بەرەوە کەوتین کە یەکێتی نیشتیمانی زۆر هەوڵیا کاندیدێک بسەپێنێ بەسەر ڕای گشتی خەڵکی کوردستانە بەسەر ئیرادەی گشتیە و بەجۆر لە زۆرەکان بەسەر پارتیشە وەکو هێزی یەکەمی کوردستان و خاوەنی 30 کورسی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق کە گەورەترین هێزی هەرێمی کوردستانە لە ناو پەرلەمانی عێراقا هەرچەندە ئەمە لە کۆتاییە بۆ جۆرە نەشکایەوە کە فەرزی ئیرادە بکرێ بینیمان کە کاندیدێک سەرکەوت کە تایە زۆرینەی خەڵکی کوردستان پشتیوانیان کرد من زۆر تەیدی و قسە جەناب دەکەم کە کورد بە یەکدەنگی و یەک ڕیزی بچێتە ناو یعنی بە کاغەز و بۆرەقێکی هاوبەشەوە و بە ڕێکەوتنێکی پێشوەختەوە بچێتە بەغداد و یەکدەنگ و یەکگوتار بێ بەتایبەت ئەوەی کە جەنابت ئاماژەت پێکرد لەسەر پرسی دەستدرێژی بۆ سەرهەرێمی کوردستان لە خانەقین لە شنگار لە زۆر شوێنی تر حتا لەو ماوەی ڕابردوو کە ئێمەەوە بناوە زانین کە لە کۆرمۆرەوە لە ژێر دەسەڵاتی حەشدی شعبیەوە زۆر جار موشەک ئاراستەی کۆرمۆر و ناوچەنەوتیەکانی هەرێمی کوردستان ئەکرێ و زۆر جاریش لەو هێرشە عەسکەری و میلیتاریانەی کە ئێران و تورکیای کە لە هەرێمی کوردستان دەوڵەتی عێراق بێدەنگە و هەڵوەستێکی ڕوونی نییە یان لەسەر ئاستی نەودەوڵەتی گوشار لەسەر دەوڵەتانی وەکو ئێران و تورکیا ناکات لەوەی کە دەستدرێژینەکە لەسەر سیادەی عێراق ینی خوێندنەوەی تۆ چییە لەوەی کە حکوومەتێکی نوێی عێراقی بێتەکایەوە کە بەڕاستی لەسەر ئاستی سیادە لەسەر ئاستی پرسی سنوور و پاراستنی هەیمەنەی ئەم دەوڵەتی ناوی عێراقا حکوومەتێکی بەتوانە بێت و کورد بتوانێت لە مەرکەزەوە گوشار بکە لە بۆ نمونە لە ڕێگەیەوەی کە بتوانێت حکوومەتی عێراقی بهێنێتە سەر خەت و جۆرێک لە ناچارکردن یان جۆرێک لە گوشار بکە لەوەی حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان بپارێزێت خوێندنەوەی تۆ لەم بارەیەوە چییە؟ بەڕێی من وەکو بە جەنابتم وت دەبێت کورد بەو مەلەفەوە کە بەڕێزت باس کرد بە مەلەفێکی نووسرا و بە تۆکمەی بچێتە بەغدا و دەبێت پرسەکانی کە تایبەت بێ بە پشک بۆ پشتی وەزارەتیانە ئەوەندەی خەمی ئەوە بێ کە لایەنەکان ئەوەندەی خەمیان ئەوە بێ کە با بڵێن خواستەکانی کورد خواستە نیشتیمانەکانی کورد بەدی بێنن ئەوەندە خەمی ئەویان نەبێت کە پۆستێکی وەزارەت بەدەست بێنن و لە ئێستادا بەڕاستی ئەو مەلەفە هەڵبەسێراوانەمان هەیە کە تاکو ئێستا لە ساڵی 2023ەوە کە جێبەجێ نەکراوە دەبێت ئەوانە هەمووی ڕێک بخرێ و دەبێت هەر تەحالوفێکەکرێ ئەگەر دژی بەرژەوەندی کورد بێت دەبێت هەڵبوەشێتەوە ئەگەر هەر تەیارێکیش هەر با بڵین هەر تەیارێکی کوردی ئەگەر بۆ نەمەتەوە بچێتە بەغدا کە پێی وابێ خواستی کورد دەبێت ڕێگری لێ بکرێ و دەبێت بەڕاستی بەرچاوڕوونی کورد بدرێ و لایەنی کوردستانی بدرێت کە کام لایەنەیە ڕەچای بەرژەوەندی باڵەکانی کوردستان ناکە وەکو پێم وتی ئەو مەلەفە هەڵبەسێراوانە دەبێت جێبەجێ بکە و زەمانەت لە دوای مەسەلەی یەکگرتنی هەردوو لایەنەکە بریتیە لەوەی کە هێزی دەرەشی بێنێتە ناو تەحالوفانەوە و چاودێری نێودەوڵەتی بێنێت لەو مەعاهدانەیە بەشداری پێ بکە هەتاوەکو وەکو کارتێکی فشار سبێنێ بەکاری بێنێتەوە لایەنی دەرەشی چاودێر بێ بەسەر ئەو مەلەفانەی کە لە بینی کورد و بەغدایە سبێنە جێبەجێ دەکرێت ئەگەر کەسایەتیشی وەکو محەممەد شیاع کاتێکە دێتە کوردستان و لەگەڵ لایەنەکان کۆ دەبێتەوە یاخود لە بەغدا لەگەڵ لایەنەکان کۆ دەبێتەوە دەبێت زەمانەتێکی وا بدا بە لایەنە کوردیەکان و لایەنە کوردستانەکان و لایەنی چاودێری نێودەوڵەتیش لە ناو ئەو مەعاهدەیە بەشداری پێ بکرێ و کورد وا بکات کە ئەگەر ئەم با بڵێن ئەم خواستە دەستوریانە کە خۆی لە دەستورە جێبەجێکراوە مەرحەمەت نییە و با بڵێن دقیشی یاسایی و دقیشی دەستوری ئەگەر ئەم لایەنانە جێبەجێ نەبکە ئەوە هەر بەشداری نەکات باشتر وەکو جەنابەت باسەکە خیارێکی تری هەبێ کەواتە بە ڕێی من
دەبێت بەشداریکردنەکە لەسەر و ئاستە بێت کە دەبێت زمانەتێکی یاسایی باشی هەبێت زمانێکی دەسووریە بێت و لایانی چاودێری نێودوڵەتی لە ناو معاهدەکانە جێ بکاتەوە. چکە ئێمە دەزانین کە ئەمڕۆ پرسی پێگەێنانی حکوومەت و پێگەێنانی وزارەتەکان بەڕاستی یەکێک لە هەر کارتە زۆر فشارەکان کە بەدەست کوردەوەیە ئەتوانێت لە ناو ململانەی شیعەکاندا سوود و بەژەوەندی بۆ کورد بپارێزرێ، ئەتوانێت لە ناو سیراع و ململانی سونەکانە بە هەمان شێوە کورد بتوانێت وەکو وەرەقەیەکی فشار بەکاری بێنێ و دیسانەوە بۆ سوود و بەژەوەندی کورد بەکاری بێنێ. هەتاکو ئێستا لە نێوان لایەنە شیعەکانە لە دەوڵەتی یاسا و هاوپەیمانێتی فەتح لەسەر کۆمەڵێک وەزارەتی زۆر گەورەی سیادی ڕێک ناکەون کە مەسەلەی تاکو ئێستا بابەتی نەوتە کە هیچ لایەنێکیان تاکو ئەم دەقەی ڕێکوتنیان نەکردووە و کۆمەڵێک مەلەفی تر کە با بڵێن وەزارەتی داراییە کە دراوەتە دەست سەرۆکوەزیران خۆی لە ئایندەدا دیاری بکە. کورد دەتوانێت لەناو ئەم بابەتانەیە لەناو ئەو سیراع و کێشە و ململانەیانەدا جۆرێک با بڵێن یاریکی سیاسی بکە و وەرەقەیەکی فشار دروستکە و وا بکات کە بیکاتە معاهدەیەک و سبەینە بەکاری بێنێتەوە. ئەو یاریە سیاسیە دەبێت سەرکردە سیاسیەکان بیکەن و بە زەمانەتی ئەوەی کە پێشتر یەکتریان با بڵێن تەبابوون و یەکیان گرتووە و کێشەیان نیە لەسەر هیچ پۆستێک. کاک میرانەوەی کە تۆ گەڕایتەوە بۆ ساڵی 2023 بۆ ئێستا کە نزیک بە 19 بۆ 20 ساڵە بێت و ژمارەیەکی زۆر ینی 5-6 خولی پەرلەمانی عێراق بەس پەرلەمان هەڵبژێردراوە، ژمارەیەک کابینێ حکوومەت هاتووە، سەرباروەکانی لە حکوومەتەکان بەر لە کاتی خۆیان هەڵۆشێنراونەتەوە، سەرۆکوەزیرانێکتر ڕاستپێراوە، هەرێکی لەم سەرۆکوەزیرانانە و هەرێکی لەو تەحالوفانەی دروست کراوە بەڵێن ئەوە بە کوردراوە کە کێشە بنەڕەتەکانی کورد چارەسەرەکە لە پرسی مادەی 140 لە پرسی ئیستحقاقی هێزی پێشمەرگەی کوردستان وەکو بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراقی، لە پرسی سەلماندنی بەشە بودجە و موچەی خەڵکی کوردستان و لە پرسی سەرژمێریکردن لە عێراق و دەستنیشانکردنی بەش و پشکی بودجەی شایستەی ڕاستەقینەی کورد لەو داهاتە. ینی ژمارەیەک مەلەفی زۆر هەڵپڕێسێراو هەن لەوەی کە حکوومەتی عێراقی تا ئێستا مل نایە. بۆ نمونە پرسی وزە ینی پرسی مادەی نەوت و غاز کە بڕیارە یاسای نەوت و غاز یاسایەک دەرچێت و تایە هەموو پێکاتەکان پێی ڕەزامەند بن و هەرێمەکان حەقیان مەحفوظ بێت و لە پاڵێک کۆمەڵێک گیرروگرفتی تریشەیە کە زۆر جار حکوومەتی عێراقی دابەزێ بۆ سەر هەندێک بابەتی تریش حتا بۆ نمونە لە پرسی دانەوێڵەیە زۆر جار استحقاقی جوتیاری کورد و ئاخرێ و ئیشکالەتی زۆر و زۆر بە خەڵکی کوردستان دروستە بێ. ئەوەی کە جەنابەت هەستم بێکە تەرکیزت لەسەرەوەی کورد چۆن بە یەکگوتارێک خیتاب بچێتە بەغداد ئەو حکوومەتە نوێی کەیەت ناچاری بکە بۆی کە ئەمە لە فاڵپەسێراوانە چارەسەرکە. بەرە کۆتایی بەرنامەکە شەچینەگەر لەو بوارەوە بەڵێ هەڵبەتە وەکو بە جەنابتم وت لایەنی دەرەکی زۆر گرنگە کاکسە بەست کورد داخڵیکە و پێش ئەوەی کە ئێستا لە چەند ڕۆژی داهاتووە حکومەت پێک دەهێنرێ هەتاکو ئێستا بەداخەوە یەکگوتاری نابینرێ کە من هیوادارم ئەم قسەی من ڕاز نەبێەوە یەکگوتاری بەدی بکرێەوە لەسەر ئەو چەند کورسیی کە ئەو چەند وەزارەتی کە هەمانە وەکو پشکی کورد کە 4 وەزارەتن کۆتایی پێ بهێنرێ و ئیستیحقاقی ئێمە نییە. بەڵێ ئەستی قەزێکی ئێمە نییە، ئەستی قەزێکی ئێمەوەی کە جەنابەت باسەکرد هەموو خاڵانێک کە جەنابەت باسەکرد بم بابەتی پێشمەرگەیە، بابەتی مادەی 140 بابەتی ناوچەدا بڕێنراوەکانە، بابەتی زمانە، بابەتی بودجە و قوتی خەڵکیە، بابەتی گەرمی جوتیارانە، هەموو ئەم بابەتانە بریتە لە چارەسەر و خۆ هاوڵاتیشی هەتاکو هاوڵاتیشی عێراقیەت من دوێنێ لە چەندین چاوپێکەوتنی ناو بەغدا کە سەحافیەکە دەچێتە بەردەمی با بڵێن خەڵک و پرسیاریان لێ دەکا ئەڵێ بە من چی کاتێکە وەزارەتی فڵان دەدرێت بە کام وەزیر و دەموچاوەکان دەگۆڕێن، بەڵام من وەکو هاوڵاتیەک ئایا موچەکەم زیاد دەکا، ئایا موچەکەم لە کاتی خۆما وەردەگرم، ئایا ئیستیحقاقی خۆم وەردەگرم وەکو ئەوەی کە هاوڵاتیشی عێراقیم. کەواتە با بڵێن مەسەلەی دابەشکردنی پۆستەکان ئەوەندە گرنگن کە بۆ خزمەتی خەڵک بن، لەوێدا گرنجیان نامێنێت کە خەڵک گلەی و گازندە بکە و تەنها پڕکردنەوەی پۆستەکان بە کۆمەڵک دەموچاوی تازە بێ و بەڕاستی دەبێت ئەو کەسانی کە دەچنە کابینە وەزارەتیەکانەوە لە ئایندەدا دەبێت خواستەکانی بەتایبەتی ئێمە وەکو کورد باز دەکەین دەبێت خواستەکانی کورد شەڕی دەستوری بکەن. محکەمەیەکوانەیە پێوتێ محکەمەی ئیتیحادی، یعنی من تێناگەم بۆچی لایەنە کوردیەکان یاخود با بڵێن ئەندامە پەرلەمانە بەڕێزەکان یاخود زۆر جار وەزیرەکان یاخود زۆر جار ئەو کەسانەی کە لە بەغداد نمایندەی کوردەکەن بۆچی بەکاری نەهێنن لە کاتێکە لایەنە شیعەکان ئەگەر پرۆژەیەک
دژی بەرژەوەندێ باڵەکانی شیعەکان بێ یاخود سونەکان بێ و محکەمەیە بەکاردێن و دەچن شکاتی خوانی لێ دەکەن و هەتاکو ئێستا نەمان بینیوە لەسەر ئەو بابەتە زۆر زۆر گرنگ و هەسیارانە ڕێی عام بزۆڵێنرێ کەواتە وەکو بە جەنابتم وت دەبێت هەموو ئەو بابەتانەی ئەو کەس ئەو با بڵین ئەو کەسانی کە دەچنە بەغدا دەبێت بۆ نەمەتەوە کار بکەن و مەسائلی کێشەی پۆست و پلە و با بڵین پڕکردنەوەی کابینەکان پڕکردنەوەی ئەو چەند وزارەتەی کە هەمانە ئەوەندە گرنگ نییە چکە نە حەجمی وەزارەتەکانمان بەقەر حەجمی شیع و سونەکانە و نە پەرلەمانەکەشمان بەقەر با بڵین ئەندامە پەرلەمانەکانیشمان بەقەر ئەندام پەرلەمانەکانی ئەوانە وەرە کۆتایشە نە ئامانجیشمان ئەوەیە کەمە لە عێراق پۆست و پلەشتویا بەدەستبێنین بەقەدەرەوەی کێمە خاوەنی مەلەفێکی نەتەوەین قەزیەکمان هەیە لەگەڵ حکوومەت عێراقیە میانێکی بوو مادەم ئێمە بەواقع ڕکێنراین بە عێراقەوە ژناخۆ خواسی کورد هەر تاکێکی کورد بگری حەزی لەوە نییە کە لە ناو چوارچێوێکی عێراقیاوێ بەڵام مادەم تۆ محکومی بەوەی کە لە ناو چوارچێوی عێراقدا بیت و محکومی کە وەکو بەڕێزت باس کرد دەبێت بچیتە ناو حکوومەتەکەوە ئێکەتا چیتە ناو حکوومەتەکەەوە دەبێت بەشداریشی فعلی هەبێ و دەبێت وا بکەیت کە کورد لێت ڕازی بێ. کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤە و سوپاس بە هەموو شیکردنەوەکانت ڕاوێژکاری یاسایی بەڕێز کاگمیران عوسمان خۆشحاڵ بووین بە ئامادەبوون. زۆر سپاس کاک سەربەزجان زۆر سپاس ئازان بەم جۆرە هاتینە کۆتایی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.